سنێران گۆندێکی باڵەکایەتیە، هیچ ناوەندێکی خوێندنی لێ نییە، نە قوتابخانە و نە هیچ خوێندنگایەک. خوێندکارێک لەو گوندە لە بەشی زانستی بە کۆنمرەی 99.6 توانی سێمی هەرێمی کوردستان بێت. من وەکو قوتابی شۆخان فەیسەل لە گوندی سنێران کە سەر بە ناحیە وەرتە لە باڵەکایەتی کە بە کۆنمرەی 99.428 کە بووم بە سێمی هەرێم و وەربا یەکەم لەسەر ئاسی پەروەردەی چۆمان. ئەلحەمدولیلا کە دوای هەوڵمان دووبوونێکی زۆر توانیم ئەم کۆنمرەیە بەدەست بهێنم، بەڵام هیمام ئەخواست کە یەکێک بم لەو قوتابیانی کە لە هەژدە یەکەمەکانی هەرێم بوو بامش نایمش لەگەڵ ئەو قوتابیانەدا بووە، بەڵام دیارە خودای گەورە هەر ئەوەندەی بۆ ئێمە داناوە لەو گوندەی کە ئێستا لێیدا ئەنیشم کە هیچ قوتابخانەیەکی لێ نییە و بەبێ ئەوەی کە هیچ مامۆستایەکی تایبەتم هەبێ و تەنها لەگەڵ ئەو مامۆستایانەی کە بە درێژای ساڵە دەرسیان پێ گوتومەتەوە ئەو ساڵش کە لە ئامادەی دوا ڕۆژ بووم زۆر زۆر سپاسی بێپیانی هەموو مامۆستاکانم ئەەکەم. لەو گوندە چۆل و هۆلە و برین فەقیایەتی و غەریبی و مەسەن گوندەی برین دوورە شار و دوورە جادە و برین بێ ئەو بین ئەلحەمدولیلا شکر دەرەجەشی باشی هینە وەرەگەوتمەوە ئیزیاترن هەوو، بەڵام دیارە تەقدیری خودای یارە ئەوەندە زۆریش خۆماندی کرد، بەڵام هەندێک وازی شاتنە پێشێ ئەوەش تەحسیری لەوی کرد با پیری ئەمرێ خوای کرد برێن داچی نەخۆش بوو. لە گوندێکی تری سنووری ناحەی سمیلان هەر لە سنووری باڵەکایەتی خوێندکارێک توانی لە بەشی وێژەی سێمی هەرێم و دووەمی پارێزگای هەولێر بێت لە کاتێکدا لە ساڵی 2015 خوشکێکی تری دووەمی سەر ئاستی هەرێمی کوردستان بووە. قوتابی جیهان ڕەمەزان حالی شێرکاوەی قوتابی پۆل 12می وێژەی زۆر سپاس بەخوای گەورە توانیم کە پلەی سێم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەست بێنم بە تێکرای 97.7 زۆر سپاس بەخوای گەورە هەرچەندە حەزم لێ بچمە بەشی زانستی، بەڵام بەداخەوە چونکە لێرە بەشی زانستیمان نەبووە چمە وێژەی چونکە زۆربەی قوتابخانەکان مامۆستای پسپۆڕیان نییە، هەیە بابەتێکی تەواو و دەرسێکی تر ئەڵێتەوە بۆیە کە مامۆستای تایبەتمان نییە. لێرەوە داواکارن کەوا کێشەمان بۆ چارە سارکات، چونکە لە داهاتوودا کۆمەڵ قوتابی زیرەکمان هەیە بە هۆیەوە دەبێتە قوربانی و ناتوان دەرەجەیەکی باش بەدەست بێنێت. لە بەشێکی زۆری گوند و ئاواییەکانی ناوچە سنووریە دوورە دەستەکان نەبوونی مامۆستای پسپۆڕ و تەنانەت نەبوونی خوێندنگاش نەبۆتە بربەست لە بەردەم خوێندکاران بەوەی بتوانن نمرەی باش بەدەست بهێنن. بۆ ئەم ساڵی خوێندن لە سنووری باڵەکایەتی 5 خوێندکار لە ئاستی دووەم و سێم و زیاتر لە 20 خوێندکاریش کۆنمرەی سەرووی 96یان بەدەستهێناوە. لە ساڵانی ڕابردووش لە یەکەم و دووەم و سێمەکانی هەرێم ناویان هاتوتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.